مەلالە یوسفزای بەهۆی چالاکیەکانی لە بواری مافەکانی مرۆڤ لەژێر دەسەڵاتدارێتی تاڵیبان خەڵاتی نۆبڵی ئاشتی بەدەستهێنا کە گەمسترین کەسە لە مێژوودا لە تەمەنی 17 ساڵیدا خەڵاتی نۆبڵ بەدەستبێنێت. ئێستاش نادیە موراد قوربانیەکی گەورەتری گروپێکی تری تونڕەوە کە داعشە و کاندید کراوە خەڵاتی نۆبڵ بەدەستبێنێت. مەلالە لە تەمەنی 11 ساڵیەوە لە ساڵی 2009 دەستی کردبوو بە کەمپینی پشتیوانیکردن لە خوێندنی کچان. مەلالە بەهۆی چالاکیەکانیەوە لە ساڵی 2012دا لە پاکستان لەلایەن چەند چەکدارێکی تاڵیبانەوە تەقی لێکرا. دوای ئەم ڕووداوە پشتیوانیەکی نێودەوڵەتی بەدەستهێنا و کۆچی کرد بۆ بەریتانیا و لە ساڵی 2014دا خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی بەدەستهێنا. ئەگەر مەلالە قوربانی دەستی تاڵیبان بوو بێت ئەوان نادیە موراد قوربانی گروپێکە لە ئێستادا مەترسیە بۆ سەر تەواوی جیهان. بەهۆی چالاکیەکانیەوە نادیە موراد لەلایەن وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقەوە بە شێوەیەکی فەرمی کاندید کراوە بۆ وەرگرتنی خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی. نادیە موراد لە ئێستادا وەکو ڕەمزێکی قوربانی دەستدرێژیەکانی داعش بۆ سەر ئێزیدیەکان و ژنان و کچانی ئێزیدی تەماشا دەکرێت. نادیە موراد دەنگی ئێزیدیەکان و بەتایبەت کچان و ژنانی ئێزیدی گەیاندووە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ڕێگەی ئەو کۆبوونەوە و سیمینارانەی ئەنجامی داوە و بەتایبەت لە کۆنگرێسی ئەمریکا و ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان. بەپێی وەسیەتنامەی ئەلفرێد نۆبڵ دامەزرێنەری خەڵاتی نۆبڵ ئەو خەڵاتە بەو کەسانە دەبەخشرێت کە باشترین چالاکیان هەبووە بۆ سەقامگیری و ئاشتی لە جیهاندا و باشترین خزمەتی مرۆڤایەتیان کردووە. ئەنجومەنی نۆبڵی نەرویجی کە لە 5 ئەندام پێکدێن لەلایەن پارلەمانی نەرویجەوە دەستنیشان دەکرێن. ئەو ئەنجومەنە کاندیدان و براوەکانی خەڵاتی نۆبڵی ئاشتی دیاری دەکەن. ئەو کەس و دەستگایانەی وەکو کاندید بۆ بەدەستهێنانی خەڵاتی نۆبڵ قبوڵ دەکرێن پێویستە لەلایەن یەکێک لەم دەستگا و کەسانەوە کاندید بکرێن. ئەندامانی پارلەمانی وڵاتان، حکوومەتەکان، ئەندامانی دادگا نێودەوڵەتیەکان، سەرۆکی زانکۆکان، پرۆفیسۆرەکانی بواری کۆمەڵناسی و مێژوو فەلسەفە و یاسا و ئاینزانی و بەڕێوەبەرانی پەیمانگەکانی لێکۆڵینەوەی ئاشتی و پەیمانگەکانی سیاسەتی دەرەوە. ئەو کەسانی پێشتر خەڵاتی نۆبڵی ئاشتیان وەرگرتووە ئەندامانی بۆردی بەڕێوەبەرایەتی ئەو ڕێکخراوانەی کە خەڵاتی نۆبڵی ئاشتیان پێبەخشراوە، ئەندامانی پێشوو ئێستای ئەنجومەنی نۆبڵی نەرویجی، ڕاوێژکارانی پێشووی ئەنجومەنی نۆبڵی نەرویجی. بەو شێوەیە هیچ کەس و دەستگایەک ناتوانێت خۆی کاندید بکات و پێویستە لەلایەن یەکێک لەو کەس و دەستگایانەوە کاندید بکرێت بۆ ئەوەی وەکو کاندید کراو قبوڵ بکرێت. پرۆسەی دەستنیشانکردنی براوەکانی خەڵاتی نۆبڵ بەم شێوەیە بەڕێوە دەچێت. لە مانگی ئەیلولی هەموو ساڵێکدا ئەنجومەنەکە ئامادەکاری دەکات بۆ وەرگرتنی کاندید کراوانی پرۆسەکە تاوەکو مانگی شوباتی ساڵی دواتر بەردەوام دەبێت. یەکی شوبات دووهەمین کاتە بۆ وەرگرتنی کاندید کراوانی خەڵاتی نۆبڵ. لە نێوان مانگەکانی شوبات بۆ ئازار ئەنجومەنەکە هەڵسەنگاندن دەکات بۆ چالاکی کاندیدەکان و چەند کاندیدێک لە ناو کاندید کراوەکاندا هەڵدەبژێتێت. لە نێوان مانگەکانی ئازار بۆ مانگی ئابدا ڕاوێژکارانی ئەنجومەنی نۆبڵی نەرویجی هەڵسەنگاندن دەکەن بۆ کاندید کراوەکان. لە سەرەتای مانگی تشرینی یەکەمدا براوەی خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی بە زۆرینەی دەنگی ئەنجومەنی نۆبڵ هەڵدەبژێردرێت. لە دەی کانونی یەکەمی هەموو ساڵێک مەڕاسیمێک لە ئۆسلۆ لە پایتەختی نەرویج بەڕێوە دەچێت بۆ بەخشینی خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی بە براوەی خەڵاتەکە کە مەدالیایەک و بڕوانامەیەک و دۆکۆمنتێکی پێدەبەخشرێت کە بڕی ئەو خەڵاتە دارایی تێدا دەستنیشان کراوە دەگاتە نزیکەی 1,500,000 دۆلار. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ژمارەی ئەو کەسانی ساڵانە بۆ خەڵاتی نۆبڵ کاندید کراون نزیکەی 200 کەس بوون. بەڵام هەریەک لەو کاندید کراوانە زیاتر لە کەس و دەستگایەک پشتیوانی کردوون.